بەڵێ ئازیزان سەبارەت بە خۆپیشاندانەکانی مامۆستایان لە چەند ڕۆژی ڕابردوودا و هەروەها دۆخی ئێستای مامۆستایان بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە دەچمە لای مەهاباد مستەفا مامۆستا. خاتوما با سڵاوت لێبێت. دەمەوێت سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەن کە دۆخی مامۆستایان لە ئێستادا چۆنە؟ دەستخۆش سپاس بۆ بەڕێستان. مامۆستایان ماوەی 15 ڕۆژە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. بەردەوامن لە خۆپیشاندانی خۆیان خۆپیشان کە مامۆستایان ئێستا ناویان لێ ناوە شۆڕشی سپی. هۆکاری ئەوش ئەگەڕێتەوە بۆ ناسەقامگیری لە هەرێمی کوردستانە، جگەلەوە خراپی باری ئابووری مامۆستایان و نەبوونی موچە. ئەمانە هەمووی وای کردووە کە مامۆستایان لە بارودۆخێکی دەرونی گرژە ژیان بەسەر بەرن. بۆیە مامۆستایان ناچار بوون کە ڕێگای بایکۆتکردن و جێهێشتنی هۆڵەکانی خوێندن بگرنە بەر. ماوەی 15 ڕۆژە مامۆستایان خوێندنگەکانیان جێهێشتووە. زۆرینی مامۆستایان لەسەر شەقامی شاڕەی سالم لە بەردەمی بەڕێوەبەرێتی پەروەردەی سلەیمانی ماوەی 2 کاتژمێر هەموو ڕۆژێک خۆپیشاندانێکی مەدەنیانە ئەنجام ئەیەن. لەوێوە داواکاریەکانی خۆیان پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەن، داوا ئەکەن کە چیتر مامۆستایان و سەرجەم چین و توێژەکانی هەرێمی کوردستان نەچنە ناو ململانە سیاسیەکانەوە. ئەو مافەی کە هەیانە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئەو مافەیان بۆ دابین بکە. ئێوە وەکو مامۆستا پابەند دەبن بە بڕیارەکانی سندیکەی مامۆستایانەوە؟ ئێمەی مامۆستایان کاتێکە خوێندنگەکانمان جێهێشتووە چەند داواکاریەکمان هەبووە. هەچ کاتێک بە فەرمی وەڵامی ئەو داواکاریانەمان بدرێتەوە ئەو کاتە ئەچینەوە هۆڵەکانی خوێندن. ئێمە داواکاریەکانتان چۆن گەیاندوتە لەنە بەرپرسەکان؟ بەڵێ هیچ بەرپرسێک هاتووەتەوە بەدەم داواکاریەکانی ئێوەوە؟ ئێمە ماوەی 15 ڕۆژە لەسەر جادەین، بەڵام بەداخەوە هەتاوەکو دوێنێ هیچ بەرپرسێکی حکومی سەردانی ئێمەی نەکردو بە فەرمی کە بێت گوێ لە داواکاریەکانمان بگرێ. ئەوەی کە سەردانی ئێمەی کردو زیاتر ئەو کەسانە بوون کە لە ئەنجومەنی پارێزگای سلەیمانی لە ئەندام پەرلەمانەکان هاتوون پاڵپشتی خۆیان کردو بۆ ئێمە بۆ ئێمەی مامۆستایان. بەڵام لە ڕێگایەکی تریشەوە هەوڵی ئەوەی داوە کە ئەو پردی پەیوەندی نەبچڕە لە نێوان ئێمە و پەروەردەی سلەیمانیە. بەردەوام هەوڵی ئەومان ناوە کە داواکاریەکانی ئەمانەوە ئێمە دڵنیاین لەوەی کە پەروەردەی سلەیمانیش بە دوواداچوونی خۆی کردووە بۆ داواکانی ئێمە. بەڵام ئەوەیە داواکانی ئێمەی مامۆستایان لە دەسەڵاتی پەروەردەی سلەیمانی یاخود پارێزگای سلەیمانیان نیە. داواکانی ئێمە داوای هەموو چین و توێژەکانی هەرێمی کوردستانە، داوای ئێمە داوای مافەکانی سەرجەم مامۆستایانە. بۆیە ئەو داوایانەی کە ئێمە هەمانە ڕەنگە وەزیری پەروەردەش زۆر نەتوانێت کە وەڵاممان باتەوە. ئەوەی کە وەڵامدەری ئێمە ئەبێت و دڵخۆشکەریەکە بێ بۆ ئێمە کە وەڵامێکی فەرمیمان باتەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەو داوایانی ئێمەش هەمووی داوای زۆر سەردەتاین، داوای سادە و ساکارن. هەموو مرۆڤێک ئەرکی هەیە، بەرامبەر ئەرکەکەش مافی ئەبێ هەبێت. بەڵام بەداخەوە ئێمە مافەکان پێشێل کراون. ئەو مافانەی کە ئێمە داوای ئەەکەین ئەوەیە سەقامگیری لە هەرێمی کوردستانە بەرجەستە بکرێت بۆ ئەوەی ئەو بارگرژیە کاریگەری نەبێت لەسەر باری دەرونی مامۆستایان و خوێندکاران بە تایبەتی. چونکە هەر کاتێک ئێمەی مامۆستا بارگرژیەکی دەرونیەوە لەگەڵ خوێندکارەکان هەروەها خوێندکارانیش بە بارگرژیەوە وابزانم ناتوانین ئامانجی خۆمان بپێکەین لە ڕێی پرۆسەی پەروەردەیی و زانستیەکەمانەوە. خاڵێکی ترمان ئەوەیە ئێمەی مامۆستایان داوای ئەوەمان کردووە کە شکۆی مامۆستا شکۆی پەروەردە بگەڕێتەوە. بەڕاستی پەروەردە شکۆی نەماوە لەبەرەوەی بە کۆمەڵی قەیرانەتی ئەپەڕێ. هەرچەندە لەگەڵ ڕێزما بەڕێز وەزیری پەروەردە هۆکاری نەمانی شکۆکە چێکاڵی هۆکارەکەی دیار نەماوە. بڵێ ئەو هۆکارانە ناسەقامگیری باری سیاسی هەرێمی کوردستانە. جگەلەوە پلانێکی وادانراوە لە وەزارەتی پەروەردە هەتا ئێستا کە بەرەو چاکسازیەکی ڕێشەیەی بڕوات کە ئەو پێویداویستە سەرەتایانەی کە پێویستەکە لە ناو خوێندنگەکانە وەکو
کتێب وەکو تەقویمی دیراسی وەکو کۆمەڵێ شت کە سادە و ساکارن ئەکرێت هەر لە سەرەتای ساڵەوە ئەمانە دابین کرێ هێشتا ئەمانە هیچی دابین نەکراوە لە ناو هۆڵەکانی خوێندنە بۆیە ئێمە داوایەکی ترمان ئەوەیە کە چیتر ناکرێت مامۆستا فەرمانبەران چاوەڕێی موچە بکەن و موچەکانیان دوا بکەوێت ئێمە داوایەکی ترمان ئەوەیە کە لە سی ڕۆژتێ نەپەڕێت وەڵامێکی وا بدرینەوە کە چیتر فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەکانیان لە سی ڕۆژتێ نەپەڕێت لە ماوەی سی ڕۆژە موچەی خۆی وەربگرێ و قەرەبووی ئەو موچانەی ئەو موچەی تر بکرینەوە لە ماوەیەکی زۆر کورتە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت لەگەڵمانە کە ئەو دوو موچەیە ئەگەر منی مامۆستا بڵم دوو موچە لەبەر ئەوەی چەند ڕۆژێک لەمە بەرموچەیەک وەرگرتووە فەرمانبەرانی تر سێ موچەیان لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەگەر وا بڕوا بەرەو چوار موچەش ئەڕوات بۆیە ئێمە لێرەوە داوا ئەکەین کە موچەکانمان پێ بدرێت ڕاستە ئێمەی مامۆستا داوای سێ موچەکە بە سەرجەمی دەکەنیانێ ئێمە ئەزانین کە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان لێک ئەینەوە ئەزانین باری دارایی خراپە باری ڕامیاری خراپە ئێمە نەمانوتوە ئێستا ئەمڕۆ سێ موچەکە هەرسێکی بەیەکەوە بکرێتە دەستمانەوە ئێمە ئەڵێن پلانێکی هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان هەتاوەکو کۆتایی ساڵی 2015 کۆتایی ساڵی دارایی بتوانێت لەم ماوەیەکە بەڵام بەمەرجێکە چیتر مامۆستا نێتەوە سەرجاد داوای موچە بکاتەوە یاخود فەرمانبەران داوای موچە بکرێت تەسبیت بکرێت کە ئیتر لەو کاتەیە موچە ئەدرێت بۆ ئەوەی ئێمەی مامۆستایان بتوانین ئەو ئامانجەی کە هەمانە لە ناوپۆلەکانە بەجێ بهێنین بۆیە ئێمە هەر وەکو مامۆستایانی سلەیمانی و من دڵنیاشم مامۆستایانی هەرێمی کوردستان سەرجە مامۆستایانی هەرێمی کوردستان ئەو داوایانیان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانش خوازیارن هەر مامۆستایانی دهۆک و هەولێر و هەموو هەرێمی کوردستان ئومێدەوارن کە حکوومەت زۆر زوو بەهانای مامۆستایان و فەرمانبەرانەوە بێت چیتر موچە دوانەکەوێت ئێمە ئەگەر ئێمە مامۆستایان تەنها مەبەست لە ئێمە مامۆستایانە بەڵکو مەبەستی ئێمە زیاتر مناڵانن ئەو مناڵانەی کە دێنە قوتابخانەکانمان هەمووی مناڵی برا پێشمەرگەکانمانن مناڵی فەرمانبەرەکانمانن ئەگەر برا پێشمەرگەکانمان ئەگەر ئێمەی مامۆستایان موچەمان نەبێت ئەی مناڵەکانمان چۆن بە گیرفانی بەتاڵ ئەچێتە ناو خوێندنگەکانەوە باوەڕێک لەم ڕۆژانەی کە ئێمە لەسەر جادێن چەنەها چیرۆکی مناڵمان بەرگوێ کەوتووە کە چۆن لە بەیانی لە ساعات هەشتی بەیانی تا 12 بەبێ ئەوەی 250 دیناری پێ ببیە بە بڵێ ئەو چۆتنە ئەبێ ئەو مناڵە چی لە منی مامۆستا فێر ببێ لە کاتێکا کە توێنی بێ یا برسی بێت بەڵێ مامۆستا بایکۆتکردنی مامۆستایان زیانی بە قوتابیان نەگەیاندووە ئێمە من لێرەوە داوای لێبوردن لە سەرجەم قوتابی خوێندکارەکانمان ئەەکەم داوای لێبوردن لە دایکان و باوکان ئەەکەین داوای لێبوردن لە هەموو ئەو کەسانە ئەەکەین کە ئێمە ئاستەنگیمان بۆ دروست کردی بێتن بەڵام ئێمەی مامۆستا هەمیشە وەکو مۆمێگووا بووین کە تواوینەتەوە لە بەردەمی قوتابی خوێندکارەکانمانە بۆیە هەرگیز ئێمە نایەڵێن کە ئەو دواکەوتنە پیانەوە دیار بێت خۆ ئەگەر ئێمە سیرکەین ساڵانە چەندەها ڕۆژانی پشوو دروست ئەبێت یعنی ئامادەن لە وەرزی هاوین داوانە بڵێنەوە بەڵێ چەندەها ڕۆژانی پشوو دروست ئەبێ لە کاتی دەوامی فەرمیە و نەبووتە هۆی دواکەوتنی قوتابی خوێندکارەکانمان بۆیە ئێمەی مامۆستا هەموو کاتێ بەڵێنی ئەوە بە قوتابی خوێندکارەکانمانین بە هیچ شێوەیەک نایەڵین کاریگەری بایکۆتکردنی ئێمە لەسەر دەوامی ئەوان دروست ببێ بە دڵ و دەروونێکی زۆر فراوانەوە ئەگەر لەسەر حسابی هەموو ماندووبوونێکی خۆمان بێ ئێمە زانست و زانیاری بەوان بگەێنین و نێڵین کاریگەری لەسەر ئەوان بێ سبەینێ دەوامی ئاسایی لە سەرجەم خوێندنگاکان دەست پێ دەکات ئایا ئێوە وەکو مامۆستا دەوام دەکەن یاخود نا ئەو بڕیارە کە دراوە بڕیاری یەکێتی مامۆستایانە زیاتر لەگەڵ دوێنێ وەکو من ئاگادار بم کۆبوونەوەی بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلەیمانی و بەڕێوەبەرەکانی پەروەردەی قەزاکان بووە کە ئەوانەوە بڕیاریانەوە ئێمە ڕێز و خۆشەویستیمان بۆ بڕیارەکەی ئەوان هەیە بەڵام ئەوەنەی من ئاگادار بم هەر دوێنێ لە کاتژمێر 11 بەیانی کۆبوونەوەی سەرجەم بەڕێوەبەرەکانی
تا ڕادێک ئەتوان بڵم سەرجەم بەڕێوەبەرەکانی سنووری پەروەردەی سلەیمانی بووە کە نزیکەی هەفتا بەڕێوەبەر ئامادە بوو لە کۆبوونەوەکە نزیکەی هەفتا بەڕێوەبەر کە ئەو بەڕێوەبەرانش هەمووی بزمانی مامۆستاکانی خۆیانەوە بە ڕاستپاردەی مامۆستاکانی خۆیان ئامادەی کۆبوونەوەکە بوون ئەو هەفتا بەڕێوەبەرە بڕیاریان ناوە واژوویان کردووە کە ناچنەوە خۆڵەکانی خوێندن کە ناچنەوە قوتابخانەکانیان هەتاوەکو بە فەرمی وەڵامێکی وا لە حکوومەتی هەرێمی کوردستان نەبیستین کە چیتر مامۆستا و چین و توێژەکانی تر نێنەوە سەرجادە داوای موچە بکەن. یعنی جوابی پرسیارەکەم بەڕوونی وەرنەگرت دەوام دەکەم یاخود نە من بەبڕێستم وتم ئەو هەفتا بەڕێوەبەرە واژوویان کردووە کە بەیانیش بەردەوام ئەبن بەیانیش و ڕۆژەکانی تریش بەردەوام ئەبن لە باید کۆتکردنی قوتابخانە و خوێندنگەکانیان هەتا وەڵامێکی فەرمی وەرئەگرینەوە. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا مەهاباد مستەفا کە ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان بوو. سپاس بۆ هاتنت.